بە دوای خۆشگوزەرانیدا دەگەڕین لە نێوان دوو پایتەختدا، پایتەختی عێراق بەغداد، پایتەختی هەرێمی کوردستان هەولێر. الشوارع بغداد مزدحمة جدا وتلكؤ، ورغم المشاريع اللي تحصل نسمع بفلوس ومشاريع لكن الازدحام نفسه. ئێستا خودی خۆم ئەو شوێنێکە دەڵێن لای چایخانەی مسکۆ لای من بەهشتێکە پاریسە لای من. پایتەختی کوردستانە، شارێکی دێرینە، شاری یعنی هۆلاکۆ بەزینە. كهرباء يعني كلش ضعيفة، يعني معتمدين 50% أو 70% على المولدات. اكو حالة وسطية واكو ثراء فاحش، ثراء فاحش. دەوڵەمەندێک بی لە بەغدا بژیان لە ئاستێکی مام ناوەندیان باڵن خوار ئاسی مام ناوەندا بی لە هەولێرە بیت، بەڵام لۆژیکی پێم بڵە بۆ زۆر لۆجیکانە جواب بدەمەوە تاکێکی ئاسایی بی لە هەولێرە بژیت. لە بنەڕەتدا خۆشگوزەرانی واتە هەبوونی کار، موچە، تەندروستیەکی باش، خوێندن، ئەمان، هیوایەکی باش بۆ داهاتوو. ئێمەش بە دوای خۆشگوزەرانیدا دەگەڕین لە نێوان دوو پایتەختدا، پایتەختی عێراق بەغداد، پایتەختی هەرێمی کوردستان هەولێر. ئەم بەرنامەیە نە بۆ پێشبڕکێی سیاسیە، نە بەراوردێکە بۆ ئەوەی کە پێی بڵێن کامیان باشە و کامیان خراپە، بەڵکو وردەبینەوە لە ژیانی تاک بە تاکی نێوان ئەم دوو پایتەختە. لەسەرم کورسیە ئەوان چیرۆکی ژیانی خۆیان دەگەڕنەوە پێمان دەڵێن بەڕاستی خۆشگوزەرانی چییە، واخۆ لە پایتەختەکەیاندا خۆشگوزەرانی هەیە یاخودنا. أنا كمواطنة عراقية تغربت وأنا عمري 15 سنة طبعاً تركت بلدي. وەک هاوڵاتیەکی عێراقی لە تەمەنی 15 ساڵیدا عێراق و کەسوکارمان جێهێشت، بە هەندێک هۆکار ڕۆیشتین و لە کەنەدا خێزانمان دروست کرد. ئێستا کە قسەتان بۆ دەکەم حەز دەکەم بگریم. کە هاتمەوە بۆ ئێرە زۆر هەستم بە خۆشی ئەکرد. یەکەم شت لەبەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە زۆر پتەون لە ئەوروپا وانە. لێرە زۆر باشن بۆ یەکتری، بەڵام ڕاستیتان پێ بڵێم بەغدای جاران زۆر جوانتر بوو لە ڕووی مۆڵ و شوێنە گشتیەکانەوە. هیچ خزمەتگوزاریەکی تەندروستیم بەدڵ نییە لێرە، هەمووی بە پارەیە، خەڵک هەبووە بەو هۆکارە مردووە. ئەگەر نەشتەرگەریەکت پێویست بێت ئەڵێم بڕۆ مانگێکی تروەرەوە. بەڵام من هەر خۆشم دەوێت، خۆشم دەوێت عێراق. ڕێزم بۆتان هەیە. الدخان مال المولدات، المحاولات الكبيرة وحتى دووکەڵی مۆلیدەکان هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی گازی ترسناکن. هەروەها لەوە خراپتر کارەبا بڕانە. ئێمە هەر ناتوانین بڵین کارەبامان هەیە. هەندێک جار 4 یان 6 کاتژمێر کارەبامان هەیە. کاتێک کێشەی تێدەکەوێت هەر چاچی ناکەنەوە. کوا خۆشگوزەرانی؟ بۆیە هاوڵاتی ناتوانێت بڵێ من خۆشگوزەرانم. سەبارەت بە فێربوون و پەروەردا لەم کاتەدا بە تایبەتی قۆناغی سەرەتایی زۆر خراپە. گەندەلێکی زۆر هەیە لە پارە و کارجێڕی. ڕاستیتان دەوێت هەمووان بارودۆخی شەقامەکانی بەغدا دەزانن کە زۆر قەرەباڵغا. دەڵێن چاچی دەکەین، دەیبیستین پارێ بۆ دابین کراوە، بەڵام شەقامەکان هەروەکو خۆیان زۆر خراپن و چاچی ناکەن. شوارع بغداد مزدحمة جدا وتلكؤ، ورغم المشاريع اللي تحصل نسمع بفلوس ومشاريع لكن الازدحام نفسه. هەولێر زۆر لە خۆی هەردەگری. هەولێر ناوم لێ نایە ماڵە سەردەرە برندەکە. ئەو دەرێ ئەوەی حشتر بەخێو بک کوردەواری دەرێ دەبی سەردەرەی ماری برندوی.
هەولێر شایەتی دەدەم ئەمن وەکو نووسەرێکی حەیران و بەستەی ملی هۆنراوە. هەولێر شارەکە شاری پێکەوە ژیانە، شاری خۆشەویستانە. هەولێر قبوری هەموو نەتەوە و ئاینزایەکان دەکا. هەتا چەند ساڵ ئەتوو ئەگەر یەک ڕۆژمارت بێتە هەولێرێ و لە هەولێرە دانیشی پێینارن مارە سلەیمانیەکە یان مارە کەرکوچەکە دەرێن جیرانمانە. ئەوە هەولێر ئەوڕۆ جێی فەخر و شانازیە لە ئاوەدانی، لە پرۆژەی جوان، لە کارەبای بەردەوام، لەو ئاوەی کە هەموو خەرکی هەولێر هاوینان تامەزرۆ بوو لە ئەوەی ئافرەتەکانمان بسنە کۆران و سەرجادە و ئەوڕۆ هەولێر هەمووی ئەلحەمدوللا بەسەربەرزی دەژی و بەخۆشی دەژی. یەک لە خارە هەرە سەرچەکانی هەولێرێ ئەو ئاسایشە بەرقەرارەی لە هەولێرێ هەیە. دەتوانم برێم جێی شانازی هەموو کوردێکە لە هەر جێیەکی بی دەبێ ئەمە شانازی بەوەیە بکەین. ڕەنگە زۆر خەڵک یان هەر باوە بڵێ خۆشگوزارانی لە پارەیە، ئەوانە زۆر پێویستە. بەڵام خودی خۆم کە باز بکەم خۆشگوزاری من لەوەیە کە خۆشەویستانم دەبینم بە تەندروستێکی باش، ماڵ و منداڵی خۆمە دەبینم بە سەلامەتی. ئێستا خودی خۆم ئەو شوێنێک کە دەڵێن لای چایخانەی مچکۆ لای من بەهەشتێکە پاریسە لای من. هەولێر و هەولێرەکان باوەڕتان هەبێ برادراتیان جوانە، بە دڵ و گیانە، ڕەفاقەتیان جوانە، هەڵسوکەوتیان جوانە، ڕەوشتیان جوانە. باوەڕتە بێ هەولێر تانەژی ناو هەولێر ناتوانانی وەسفی هەولێرەکان بکەیت. و یەک شتی هەولێری زۆر گرینگە، تو لە هەر وەزعێک بی لە شوێنی خۆت دەرکرای بێ. سەمە وەکو خۆمان بڵێ لە شوێنی خۆممان دەرکراین پێش 50 ساڵ لە خانەقین. بەڵام کە دیێ هەولێر هەز دەکەی وەکو دایکە کە دڵنەوایی دەداتەوە، تعویزی هەموو ئەو ئێش و ئازارت دەکاتن. هەولێر جوانە، زۆر جوانە. چۆنیت ماما؟ بەخێر بێت. ئەتوانین قسە بکەین لەسەر بارودۆخی بەغداد؟ بێگومان. بارودۆخی بەغداد بە گشتی چۆنە؟ مەبەستت بەغدادە یا عێراق هەمووی؟ بەغداد بە تایبەتی. یەکەم شت کارەبا زۆر خراپە، واتە لە 150 بۆ 70 پشت بە مولیدە دەبەستێت. 50% أو 70% على المولدات. وثانيا الازدحامات. دوم قەرەباڵخی جادەوبان قەرەباڵخیەکەی ئاسایی نییە، واتە کاتژمێرێک دوو کاتژمێرت ئەوێ ئێستا من لە مەنسوورم بچمە کەڕادە 2 سەعاتە کە خۆی تەنها 8 خولەک دوورە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی زۆری ئۆتۆمبیلە. بەڵام ئەمە شتێکی باشە، واتە هەر تاکێک ئۆتۆمبیلێکی هەیە بۆیە زۆرە. باش نییە، باشە بۆ ئەگەر شەقامەکان پانوبەرین بوونایە و ڕێک و پێک بوونایە. هەموو ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئەوەیە. ئێستا ژیان باشە یاخودنا؟ لە بەغداد؟ بەڕێژەی پێم بڵە. بنزیکەی باشە، بەس ئەوەی پارەی پێبێت باشترە و ئەوەشی پارەی پێ نەبێت ئەوەنە باش نییە. ئەمورە تعبانە. سڵاو لێبێ حاجەکە. تۆم دانیشم؟ تەندروستی چۆنە؟ خۆشبی سەلامەت بی. تەندروستی چۆنە؟ الحەمدولله بە تەمای خوای لەخوا بەزیان. حاجی پرسیارێکم هەیە. بەڵێ. هەولێر چ مانای هەیە بۆ تۆ؟ پایتەختی کوردستانە، شارێکی دێرینە، شاری یعنی هۆلاکۆ بەزینە. خۆشگوزەرانن خەڵکەکەی؟ بەڵا باشە، زۆر باشن لەخوا بە زیادی بێ ماسییانەوێ. الحەمدولله وەشکر. باشە چەند پرسیارێکم هەیە بۆ نمونە لە کەرتەکانی تەندروستی و پەروەردە و ئەوانە ڕازی؟ بەڕێ وەڵە زۆر باشن بوو هەموو هیچ عیبی نییە، یعنی چ بڵێمە تۆ بۆ هەموو خەڵکە ڕوو لێم شاراکە؟
ئەوەل جار ئەمن و ئاسایشی بەرقەرارە بەڕاستی هەرەمەندە یعنی جێگا ئیشکردنە کەس تەعدا لە کەس ناکات. ئێستا تۆ خۆشگوزەرانی لە ناو هەولێرە؟ الحەمدلله زۆر باشن لەخوا بە زیادی. خەڵکی بەختە خۆشگوزەرانن و مانای خۆشگوزەرانی چییە بۆ خەڵکی بەختە؟ هسه انت جنابك الكريم تقدرين تعيشين ب10,000 دينار يوميا. لێرە دەتوانی ڕۆژانە بە 10,000 دینار بژیت یان بە 10,000 دۆلاریش. بە 10,000 دینارەکە دێت لێرە خواردنە خۆیت لە فێکی فەلافل بیبسیەک. بە 10,000 دۆلارەکەشە چیتە هوتێلێکی 5 ئەستێرە دنیات لێ دیارە. وما تكفي يجوز. فبغداد اكو حاله وسطيه واكو ثراء فاحش. بەغداد خەڵکی لێ باری دارایی مامناوەندە و هەشە دەوڵەمەندە و گەورە و زۆر سەرسوڕهێنەرە. بەڕای من کەسی هەژار لێرە بوونی نییە. بأن المواطن الكردي او الانسان الكردي لم ياخذ حقه ولم. ئێمە زۆر خۆشحاڵین کوردەکان لەگەڵ ئێمە چونکە ئێمە کوردەکانمان خۆش دەوێت. ئەگەر بە تایبەتی بڵێن ئەمڕۆ بەڕێز سەرۆک بارزانی لەگەڵ تەواوی ڕێزم بۆی من زۆرم خۆش دەوێت. بەڕاستی خۆشم دەوێت. ئەمڕۆ سەرۆک بارزانی دەتوانێت قسەکانی بچەسپێنێت لە بەسرا، لە میسان، لە ئەنبار، چونکە کۆمەلگای عەرەبی خۆشیان دەوێت. من دڵنیام ئەگەر بڵێن سبەی دەبێتە میوانمان، من دڵنیام هەرچی جوانە حەز دەکەن پێشکەشی بکەن. راح يقدمون كل ما هو جميل له. پشت بە توێژینەوەکان دەبەستمەوان دەڵێن لە هەولێر خەرجکردنی پارە بۆ خواردن لە 3 لە بەختدا زیاترە. بەڵام شتێکی سەرنجڕاکێش هەیە خەڵکی هەولێر لە 27 زیاتر گرنگی بە بەرهەمەکانی تایبەت بە گرنگی پێدانی خۆ دەدەن لە چاو خەڵکی بەختە. ئەمەش مانای وایە کە خەڵکی هەولێر زیاتر خۆیان خۆش دەوێت و گرنگێکی زیاتر بە خۆیان دەدەن. بەڵام خەرجی نزم کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری و کوالێتی ژیان و ڕێگاوبان و سەرجەم سێکتەرەکان دەدات. ئەگەر بین سەرێکی جیاوازی نێوان ئەم سێکتەرانە بکەین لە شاری هەولێر بۆ 10,000 کەس نزیکەی 15 بۆ 19 دکتۆر ئامادەیە. ئەمەش مانای وایە لە کەرتی تەندروستیدا خەڵکی هەولێر دەتوانن بە ئاسانتر و بە شێوەیەکی باشتر و کوالێتێکی باشتر دەستیان بە پزیشک و خزمەتگوزاری پزیشکەکان بگات. بەغدا بە قورسی هەوڵ دەدات بۆ چارەسەرکردنی کێشەی قەرەباڵغی ترافیکەکانی نێو شەقامەکانی. بەڵام هەولێر لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا کاریگەری ئێجگار گەورەی دروست کردووە. لێرە کەمتر تووشی قەرەباڵغی دەبیت و کوالێتی ڕێگاوبانەکان زۆر بەرزترە لە چاو بەغدادا. بەڵام لە شەقامەکان گرنگتر کوالێتی هەوایە. بەپێی بەدواداچوون و توێژینەوەکان دەرکەوتووە کوالێتی هەوا لە هەولێر لە ئاستێکی زۆر باشتردایە لە چاو بەغداد پایتەختی عێراق. بەڵام بەتەنها جادەوبان و کەرتی تەندروستی و هەلی کار و ئەم جۆرە شتانە ناتوانن ببن بە پێوەرێکی سەرەکی بۆ ئەوەی بگینەوە وەڵامەی هاوڵاتیان لە نێو ئەم پایتەختانەدا چەندێک خۆشگوزەرانن. بەڵکو و کاریگەریە سەرەکیەکەش دیوێکی دیکەی لە پشتدایە کە ئەویش باری دەرونی کەسەکان و تێڕوانینیانە بۆ ژیان و بۆ ئەو ئارامیەی کە لە نێو شارەکە و لە نێو پایتەختەکەی خۆیاندا هەیەە. ئەمڕۆی مەباسی خۆشگوزەرانیەکەین بەڵام یەک دنیا پێناسی جیاواز و جیهانی و هەر کەسە و بە جۆرێک پێناسێکەکە تۆزێک کوردانە پێناسێکی بکەین و
بۆی بچینە ناو بابەتەکەەوە چۆنی پێناسی خۆشگوزەرانیەکەی کوردانە پێناسەی خۆشگوزارانی بکەین ئەو هەستە ئەرێنیە جوانەیە کە تاک ئارام بی زۆر جاران گزارش لە پەیوەندی و گزارش لە خۆشیەکانی ژیان دەکاتن بەڕاستی لە ڕووی دەرونیشەوە زیاتر ئەو هەستە جوان و ئەرێنیە کە کاتێک تاکە کەسێک بۆ نمونە ئاسوودە دەڕواتن لەو شوێنێک کە تێدا دەژی لەو ژینگەی کە تێدا دەژی لە پەیوەندی کۆمەڵاتەکان کە تێدا دەژی زۆر جاران بە ئاسوودە تعبیر گزارش لە وشەکانی دەکات لە قسەکانی دەکاتن و هەز دەکاتن کە ئەو دامەزراوانێک کە تێدا خۆی بەخاونی ئەو دامەزراوی دەزانی ئەوەکو خۆشگوزەرانیە کە کاتێک تاکە کەس خۆی بەخاون ماڵ بزانیت خۆشگوزەرانی ئەو ژینگەی کە تێدایە و تعبیرە لەوەی کە ئەمە زیاتر خۆشگوزەرانیەکان بۆ پەیوەستە بەلایانی ڕۆحی ئەو لایانی گیانی ئەو تاکەسێک کە تێدا لەو ژینگەی دەژیت حکومەت و بە دەرجەیەکەم حکومت دوای کۆمەلگاکە کاریگەری لەبێ لەسەر زامنکردنی خۆشگوزەرانی پێناسە بکەین مؤسساتی دامەزراوەکانی ئەو شارێ ئەو کۆمەلگای بەشێکە لە بوونمان بەشێکە لە دەوروبەرمان بەرکەوتەمان لەگەڵی دەبیتن کاتێک ئەمن مامەڵە لەگە ئەو دامەزراوانەی دەکەم کە ڕۆژانە بۆ نمونە بە جۆرێک مامەڵیان لەگە دەکەم کە هیچ سترێس نەبم بەرامبەریان زۆر بە ئارامی زۆر بە جۆرێک کە بەختەوەر بم ئەوە دامەزراوەکانە ڕۆژانە بۆ نمونە من مامەڵە و بەرکەوتم لەگەر هەموو دامەزراوەکان دەبیتن کەواتە جۆرێک مامەڵەکردن ئەو مامەڵە نەرمونیانە ئەو مامەڵە خۆ بە خاوەنزانیە ئەوە تعبیرە لەو خۆشگوزەرانەیە کە ئەمن تێدا دەژیم لەو ژینگەی لەو پارچەی یاخود لەو کۆمەلگای یاخود لەو شارێکە تێدا دەژیم زۆر سەردانی بەغداکەی لۆ مناقەشە دەچم بەڵێ جارجار سەردانەکەم ستەکی شتێک زۆر جیاوازیەکی زۆر گەورەی لەو بوارە بەڕاستیەوەی کەم زۆر جیاوازم پێکردێ ئەو سترێسە ئارامیەیە ئەو ئەمنێ و ئاسایشەیە کە لێرانە لە شاری هەولێر دەبینم لە ڕووی دەروینیەوە تاک زۆر ئاسوودەیە بەڕاستی زۆر بە جۆرێک کامەران و بەختەوەر بە جۆرێک هەست بەو ئارامی دەکەی بە جۆرێک هەست بەو پێکەوە ژیان و ئەو کللتورە فەرهەنگە جوانە دەکەی زۆزارە لەوانەیە لەوێندەرێ بەو جۆرە ئەو سترێسەت لەسەر ئەو ڕێژە سترێسە ئەو سترێسە بە تەکید زۆزارن لەوانەیە نەبوونی متمانەیە نەبوونی ئەو ئارامیە نەبوونی ئەو ئاسایشەیە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان تاک هەز بۆ فەراغە دەکا بەڕاستی هەز بۆ شای دەکەی بەڵام ئەتو لێرانە ئاسایی بۆ نمونە لە شەقامەکان دەڕۆی لە شوێنە گشتەکان دەڕۆی لەوانەیە بە جۆرێک مامەڵە لەگەر دەور بەرت دەکەی زۆر بە جۆرێک دیدگا و تێڕوانی خەڵکەکە لەگەرتە ئەو پەیوەندی جوانانی لەوانەیە لە شارەکان کە بەو جۆرە ئەو بوونەی نەبیتن ئەو هەست وەکو پرۆفیسۆرێک جواب بەرەوە نەگوەکو کوردێک و خەڵکی شاری هەولێر باشە دەوڵەمەندێک بی لە بەغدا بژیان لە ئاستێکی مام ناوەندیان باڵن خوار ئاسی مام ناوەندا بی لە هەولێرا بیت بەڵام لۆژیکی پێم بڵە بۆ زۆر لۆجیکانە جواب بدەمەوە تاکەی ئاسایبی لە هەولێر بژی تاکەی زۆر ئاسایبی دەتوانی بەڕاستی ژیانێک بکەی بەڕاستی ئەو ژیانە دەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر بەرزدا لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵاتیشەوە لێ پێم وایە هەموو تاکێکی ئاسایی بە هەر فەرهەنگێک بە هەر نەتەوەیەک بە هەر بیر و باوەڕێک دەتوانی لە هەولێر زۆر ئاسایی بکاتن بەبێ بوونی ئەو حساباتی کە ئیمکانیەتی باشە ئیمکانیەتی لاوازە ئیمکانیەتی مام ناوەندە دەتوانی ژیانێکی زۆر ئاسوودە زۆر بەختەوەر لە هەولێر بکەیت باشە چ شتێکی تر زۆر کاریگەریە بێ لەسەر ئەمە بتوانین ئێمە وەکو تاک چ لە بەغدا چی بکات و چ ئەگەر لە نێو هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستاندا بێت چی بکات ئەمە لەسەر ئاستی ڕۆڵی حکوومەت کەشوهەوا دەوڵەمەندی پارە هەموومانە ڕۆڵیانەیە بە زۆکو تاکەکە خۆی ئەبێت چ شتێک لەبەر چاو بگرێ وەکو ئەوە مەسەڵەن تۆڵە لە بەهشتی شابی ئەگەر خۆت بەدڵۆ نەبێ یان واڵێن چڕوانینێکە بۆ نەبێ و کەسێکی ناڕەزابیت ئیت بۆ تۆ نابێتە بەهشت یەک لە توخمە ساسەکان بوار ڕەخسان تاک لە هەولێر دەتوانانی ئەو بواری لۆ دەڕەخسێ خۆی پێ بگەینی بۆ نمونە خۆ پێگەیاندن ئەو خۆ پێگەیاندن زۆزانە لەوانەیە پەروەەر دەبیتن تاکێک لە هەولێرێ بۆ نمونە لە ناو خێزانێک دەتوانانی خۆت گەورە بکەی خۆت دروست بکەی وە دەتوانی بۆ نمونە لە ڕووی مادی و خۆت پێ بگەینی وە دەتوانی جۆرە کەساتێک دروست بکەی کەساتێکی زۆر نەرمونیان چکە دایمەن ئەمە لە ناو ژینگەک دەژین توخمی لاسای زۆر ڕۆلی هەیە بۆ نمە کاتێک ئەم دەمە کەسایەتێکی زۆر پۆزتیف کەسایەتی زۆر ئەرێنی ئەوە دەوری هەیە ئەو پێگەیاندنە لەو ژینگەی کە تێدا دەژین شاری هەولێر ئەو جۆرە نەمەتەی هەیە ئەو جۆرە ژیانەی هەیە دەتوانی کەسایەتەکان زۆر جوان کەساتێکی زۆر نەرمونیان کەساتەکان زۆر جوان گەورە بکە لۆ چونکە ژینگەکە بەو جۆرەیە و زۆر جارش خۆ پێگەیاندنی خۆت لە ڕووی بۆنم لە ڕووی پیشەوە لە ڕووی ئەرک و وەزیفەوە بۆنم لە لەوانە هەر کەسێک بیتن لە شارێکی وەکو هەولێر دەتوانی لەوانەیە خەڵکانێک بیتن لە کۆمەلگاکان کە لە وڵاتانی دەوربن هاتینە ئێرانە خۆیان پێگەیان دەتوانیوەتیان ژیانی خۆیان دروست بکەن و توانێتە کەسایەتی خۆشیان دروست بکەن لێکەواتە ئەوەی کە هەیە
لە پایتەخت کە بوونی هەیە وەکو ئەگەر بە پێناسەکی کورتی زیاتر لە پێناو خۆشگوزەرانی وەرفەر سیستەم ئیندیڤیژوەل لە پێناو خۆشگوزەرانی تاک کەسە لێ هەموو ئەوەی کە ئەو ڕۆسێکتەرانە ناو کۆمەلگای کوردی لە شاری هەولێر هەیە لە پێناو خۆشگوزەرانی خزمەتکردنی تاک کەسە. لە کۆتاییدا ئەوم بۆ دەرکەوت کە خۆشگوزەرانی تەنها بینای بڵند و پارکی گەورە و کوالێتێکی زۆر باشی شاهانە و فەخامەت نییە بۆ ئەوەی کە بڕیاردا لەسەرەوەی هاوڵاتیەکان دڵخۆشن خۆشگوزەرانن یاخودنا. ڕاستە حکوومەت کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر ئەوەی کە چۆن ئەم بارودۆخە بۆ هاوڵاتیەکانی دەخڵقێنێت، بەڵام لە هەمووی گرنگتریش ئەوەیە ئەم شارە چنێک دەتوانێت ئارامی بە هاوڵاتیەکانی ببەخشێت تاوەکو مرۆڤەکان هەست بکەن ژیان لەگەڵیاندا دەڕوات نەک لە دژی ئەوانن. هەر شارێک بتوانێت ئەو هەستە بۆ هاوڵاتیەکانی دابین بکات ئەو شارە بەڕاستی پێدەوترێت شارێکی خۆشگوزەرە. تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.